پەرواز ئەو کەسانەکێنە هەموو کات ڕقنە لە پەرواز دەگرن پێی دەڵێن نازانی بە جوانی قسە بکەی و شێوازی لادەیی قسە دەکەی و نازانی بە تەنسیق جلوبەرێک لەبەر بکەی ئەو هەموو نازانیە ئایا لە بەخیلیانە لە نێوان هونەر و گۆران کامیان هەڵ دەبژێرێ لەگەڵ هاوسەرەکەی گۆران ساڵە چۆن یەکیان ناسی بۆچی هەموو کات دڵی پڕە ئەو کەسانە کێنە کە دڵیان شکاندووە نوێترین بەرهەمی چییە؟ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەی لایک و کۆمنت و شێرت بین نەچێ وەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆڵەکەشدا بگرە بۆ ئەوەی توێ خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینێ وەرەوە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توێ خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەی. خانمی شۆخ و شەنگ پەرواز حوسێن ئەو خاتونەی توانی هونەری کوردی تێکەڵچێشی هونەری عەرەبی بکاتن و هەناوبانگێکی زۆر بۆ خۆی پیا بکە لە پرۆگرامەکانی عەرەبی و وەروەها لە ناو کورد تا ڕادەیەکی زۆر باش توانوویەتی بە گۆرانیەکانی سەرنجی خەڵک بۆ لای خۆی ڕابکێشێ. پەرواز حوسێن لە ئێستادا تەمەنی نزیکەی 34 ساڵە لە قەڵاتزێر لەدایک بووە هەر لە تەمەنێکی زۆر بچووک. خێزانەکەی ڕوویان لە شاری هەولێر کردووە. پەرواز تا تەمەنی ناوەندی خۆی لە شاری هەولێر بەڕێ دەکاتن و دواتر ڕۆ لە شاری سلێمانی دەکەوت و چەند ساڵێک لەو شارە دەژین و دواتر دەگەڕێنەوە قەڵاتزێ و لە کۆتاییشدا هاوسەرگیری دەکاتەوە دووبارە دێتەوە شاری هەولێر و تاوکو ئێستاش لە شاری هەولێر دەژیتە. پەرواز لە ساڵی 2013 لە تەمەنی 24 بۆ 25 ساڵی بەشداری پرۆگرامێک دەکا بە ناوی عەرەب ئایدڵ لە کەناڵی تیڤی بەناوبانگی MBC. لە پرۆگرامی عەرەب ئایدڵ لە وەرزی دووەم ئەو خاتونە توانی تاوەکو قۆناغەکانی کۆتایی ئەو پرۆگرامە بڕواتن بەڵام هەموو خەڵک پێیان سیر بوو بۆچی دەرکرا لەبەرەوەی لە کوردستان پژگیریەکی ئێکجار باشی دەکرا و وەسەڵتێکی زۆر بۆ خاتونە درا بەڵام لە کۆتاییدا دەتوانین بڵێن بە پلەی پێنجەم یا شەشەم لەو پرۆگرامە دەرچوو بەڵام هەر ئەوە نەبوو. ئەوە گرنگ نەبوو کە یەکەم بێ یاخود دووەم یاخود سێەم گرنگەکە ئەوە بوو ناوی کوردستان ئاڵای کوردستان لەو پرۆگرامە دەشەکەیەوە وەتوانی هونەری عەرەبی و هونەری کوردی تێکەڵاو بکاتن و گۆرانیەکان بە زمانی کوردی و عەرەبی لە لبنان لەو پرۆگرامەیە پێشکەش بکرێتن و کاوەش شتێکی زۆر سەربەرزانە بوو بۆ کورد کە کەسایەتێکی ئاوا هەیە توانیوێتی لەو پرۆگرامە بەشداری بکاتن و ناوی کورد ئاوا بەرز بکاتەوە. دەتوانین بڵێن پەرواز یەکەمین ئافرەت و یەکەمین هونەرمەند بوو تاوەکو ئێستا هونەری کوردی بە دووە لە عەرەبیەکان و دەتوانین بڵێن بە جیهانیش بناسێنێ و وا بکاتن عەرەبەکان گوێ لە گۆرانی کوردی ڕابگرن کە ئەمەش شتێکی خۆی لە خۆیدا زۆر سەربەرزانەیە کە گۆرانیەکی ود لەگەڵ هاوسەرەکەی گۆران ساڵە بە ناوی عاشق مەبە کە ئەو گۆرانیە تاوەکو ئێستا نزیکەی 6 ملیۆن زیاتر بینەری هەیە لە یوتیوب. بۆیە ئەو خاتونەی تاوەکو ئێستا هاوڕێتی لەگەڵ چەندین هونەرمەندی بەناوبانگی عەرەب هەیە. پەرواز تاوەکو ئێستا چەندین گۆرانی و بەرهەمی جوانی پێشکەشی خەڵک کردووە هەم بە زمانی عەرەبی و هەم بە زمانی کوردی. خۆی باز لەوە دەکاتن پێخۆشە گۆرانیەکی بە زمانی عەرەبی بێتن و گۆرانی دواتری بە زمانی کوردی پێخۆشە لە هەردوو ئازدا خۆی ببێنێتەوە و تاوکو ئێستاش ناوبانگێکی زۆر باشی بۆ خۆی پیا کردووە. پەرواز لە ئێستادا خەریکی کاری هونەریە. بازۆ دەکەن ئایا پەرواز لەگەڵ گۆران ساڵە چۆن یەکیان ناسی؟ هەر لە تەمەنی منداڵیەوە دەتوانین بڵێن لە تەمەنێکی بچووک ئەو دوو کەسایەتیە دەستیان بە خۆشەویستی کردەوە. بازەوە دەکاتن پەرواز ڕۆژێکیان وێنێ گۆران ساڵایی لە ژووری نووستنەکەی داناوە و باوکیشی وێنەکەی بینیوە وتیەتی ئەم گەنجەیە چی دەکات لە غورفەت و بۆچی وێنە تەڵواسیوە؟ پەروازیش وتیەتی نایناسی ئەمە هونەرمەندێکی کووردە. بۆیە باوکی لەو کاتەدا هیچ شتێک نازانی بەڵام لە کۆتاییدا نەیزانی ئەو گەنجەیە دەبێتە زاوای. و پەرواز
تاوکو ئێستا چەندین ڕخنێ هاتۆتە سەرێ و باز لەوە دەکەن تۆ نازانی جل و بەرگ لەبەر بکەی و نازانی قسە بکەی و قسەکانت لادەیین ئەوە پەرواز وەڵامی ئەو پرسیارانە دەداتەوە دەڵێ پێویستە هەر کەسێک کە دەربکەوێتن خۆی بێتن بەبێ هیچ ماسکێک دەربکەوێ پێم خۆشە ئەو کەسێ بم کە خۆم بەدڵە و خەڵکیش منی بەدڵ بێتن پێم خۆشنە هیچ کاتێک ماسێک بە دەموچاومە بێ لەبەرەوەی زۆربەی لە کەسایەتێ بەناوبانگەکان هەمومان بینیمان کاتێک ماسیشان بە ڕوخساریوە بوو دواتر هاتنە سەر تەلڤی و باسییان لەوە کرد ئەوە من نەبووم کاتی خۆم ئەو ڕاستەقینەی خۆم نەبووە بۆیە پەشیمان بوونەوە دەڵێ من نامێ ئاوان بەسەر بێ من سەرەتا چۆن دەرکەوتمە تاوەکو ئێستاش هەر ئاوا بە دەردەکەوم بێگومان هەر کەسێک بە دەرکەوێ خەڵکانێک هەیە کەیفیان پێدێ و خەڵکانێکیش هەنە کەیفیان پێ نایە نابی گوێ بدێ ڕخنەکان ئەو ڕخنانەی کە ڕوخێنەرن بەڵام ئەو ڕخنانەی کە بدیاندەرن پێویستە گوێیان بدەوە بۆ ئەوەی بەرەو زیاتر بەرەو پێش بچێ لە پرۆگرامێک پرسیاری ئەوە لە پەرواز دەکەن ئایا ئەگەر ڕۆژێک بێتن دوو هەڵبژاردە بدەنێ یەکێکیان بڵێ یان هۆنەر یا خود گۆران ساڵە تۆ لە نێوان ئەو دوو هەڵبژاردنە کامیان هەڵدەبژێری پەرواز لە وەڵامدا دەڵێتن هەردووچیان لە لای من زۆر گرینگن بەڵام بێگومان هاوسەرەکەم هەڵدەبژێرم لە بەرەوەی دڵنیام هاوسەرەکەم هیچ کاتێک ڕێگری لەوە ناکاتن کە وازە هوەر بێنم لە بەرەوەی هوەر خەون و ئاواتی منە بۆیە هاوسەرەکەشم ئەو خۆن و ئاواتەی من بەدی دەهێنێ و پرسیار لەوە دەکەن بۆچی تاوەکو ئێستا هیچ کەسێک منداڵەکانی ئێوەی نەدیوە کە دوو منداڵی کچیان هەیە بە ناوی گۆنە و گەردان کە هەردووشیان منداڵی زۆر جوانن بازەوە دەکەن پەرواز دەڵێ منداڵی من هیچ شتێکیان لە منداڵی خەڵکی تر زیاتر نییە و هیچ نازک و نازدارتریش نینە بەڵام پێم خۆشە ئەو کاتێک کە گەورە بوون خۆیان بڕیار بدەن ئایا دەردەکەون یاخود دەرناکەون و بێگومانیشم لەوەی هەردووکیان ڕێزکەی من دەگرن ئەمەش دەبێتە جێگای شانازی پێت باشە نمونەی وەکو پەروازمان زۆر بێتون بۆ ئەوەی گۆرانی و هوەری کوردی بە جیهان بناسێنن بۆمان لە کۆمنت بنووسن ئایا هوەرمەندەکی سەرکەوتووە یاخود نا زۆر سپاس بۆ سەرکردنیتەوە ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەسایەتێکی تری بە ناوبانجی کوردستان یاخود لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن واروها لایک و کۆمنت و شێر بین نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی تۆی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەما بی واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەی ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لا کلیل میدیا